بە وەلی خوا ناوی بردووە لە کاتێکا ڕاو بۆ چوونیان لەگەڵ یەکتر جیاواز بووە. ئیبن عەتاءوڵڵا وەکو زۆرینەی زانا پایە بڵند و معتەبەرەکانی ئەو کاتەی ئومەتی ئیسلامی شاهیدیان لە دژی ڕاو بۆ چوونە نەگونجاو و شازەکانی ئیبن تەیمیە داوە. بەو هۆیەوە خرایە زیندان. کاتی ئیبن تەیمیە لە زیندان دەرچوو بە ئیبن عەتاءوڵڵای وت من هیچ گلەییم لە تۆ نییە و لۆمت ناکەم چونکە تۆ حەق و ڕاستیت وتووە و لەبەرخوا شاهیدیت لە دژی من داوە. بەڵام لە نێوانمانە خلاف و جیاوازی هەیە و من ئەڵێم ئیستیغاسە و تەوەسل دروست نییە و ئێوە ئەڵێن دروستە. منازەرەیەکی زۆر گرنگ و بەناوبانگ لە نێوان ئیمام ئیبن عەتاءوڵڵا و شێخی ئیبن تەیمیەدا ڕووی داوە. ئیبن تەیمیە لە زۆرێک لە ڕاوبۆچوونەکانی دەربارەی تەسەووف پەشیمان بۆتەوە. چەند کتێبێکی لەسەر ستایشی تەسەووف نووسیوە وە کتێبەکانی توحفەی عێراقیە و الفرقان بین ئەولیاء الشەیطان و ئەولیاء الرەحمان و ڕیسالەت التەسەووفیشی نووسیوە. ئیبن تەیمیە بەرز و نزمی و پاشگەزبوونەوە و دیسانەوە گەڕانەوە سەر ڕاپێشینەکانی زۆر بۆ لە ژیانی خۆیان. وەختێکی شێخی ئیبن تەیمیە وەفاتەکە لە گۆڕستانی سۆفیەکان دەنێژرێت لە شاری دیمەشق کە ئێستاش گۆڕەکەی دیار و ئاشکرایە. ئیبن تەیمیە پەشیمان بوویەوە لە بەشێک ڕاو بۆ چوونە شازەکانی خۆی، بەڵام بەگشتی لەسەر ڕا تایبەتەکانی خۆی هەرمایەوە.